4 گروه از مردم اقلیم کردستان برای سفر به ایران مشکلی ندارند. 4 گروپ لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان گرفتیان نابێت بۆ گەشتکردن بۆ کۆماری ئیسلامی ئێران. یەکەم، ئەو خوێندکارانەی لە زانکۆکانی ئێران دەخوێنن، ئەو نەخۆشانی کە پێویستیان بە چارەسەر هەیە یاخود لە ڕابردووشدا گەشتیان کردووە بۆ کۆماری ئیسلامی ئێران. بۆ ئەو خێزانانەی هاوسەرێکیان عێراقی و هاوسەرەکەی دی ئێرانیە و بەشێکی گرنگیشمان بازرگانیە. لە چەند مانگی ڕابردوو ئەو ڕەزامەندیەمان داوە بۆ پێدانی ڤیزەی بازرگانی. پەیوەندیمان لەگەڵ هەرێمی کوردستان ڕوو بە باشبوونە. کۆرۆنا کاریگەری ئەوتوی نەبووە. دەواازە سنووریەکانمان هەمیشە چالاک بووە، هیچ کات دانەخراوە. پەیوەندیەکانی هەردوولا بەڕەچاوکردنی ڕێنماییە پرۆتۆکۆلیە تەندروستیەکان بووە لە هەموو مەرزەکان لە نێوان هەردوو وڵات و هیوادارین لە ئایندێکی نزیکدا بەدەستپێکردنەوەی گەشتەکان ئەو پەیوەندیانە زۆر باشتر بن.